شارەوانی تارانی پایتەختی ئێران پلانێکی سەرنجڕاکێشی بۆ جوانکردنی دارە وشکبووەکانی شەقامی وەلیعەسری ئەم شارە جێبەجێ کردووە. شەقامی وەلیعەسری تاران بە درێژایی 18 کیلومتر بە درێژترین شەقامی خۆرهەڵاتی ناوەڕاست ئەناسرێت و لە مەیدانی ڕائاهەن لە باشووری تارانەوە دەست پێ ئەکات و تاوەکو مەیدانی تەجریش لە باکووری ئەم شارە درێژەی هەیە و وەکو ئاسەواری نیشتمانیش تۆمار کراوە. شەقامی وەلیعەسر وێڕای چەندین تایبەتمەندی بە بۆنەی دارەکانیشیەوە ناسرا و بەناوبانگە. لە ساڵانی ڕابردوودا شارەوانی و ناوەندی جوانکاری تاران پلانێکی هونەریان خستووەتە بواری جێبەجێکردنەوە بۆ ئەو دارانەی کە لەم شەقامەدا وشک بوون و بە هاوکاری ژمارەیەک هونەرمەند لە پرۆژەیەکدا بە ناوی نەمامستان گیانێکی تازەیان کردووە بەبەر دارە وشکبووەکانی وەلیعەسردا و چەندین هونەرمەندی کوردیش لەم پرۆژەیەدا هاوکار بوون. بەڕوای من کارێکی زۆر باشە لە جێ ئەو دارانە بورن و دارێ تردانن یا وەکو مجەسمێکی فلزیدانن هەر لەو دارانە هەر لەو جنسی ئەو دارە بێن هۆنەرمەندە دانیشن شتێک بیکەن بە شتێکی بۆ بمێنێتەوە و هەم سەیری کەن مردم هەم لێزەتی لێبوون هەم مەفهوم و شتێکی لێ وەرگرن وەکو ئەسەرێکی هۆنەری. چنارەکانی شەقامی وەلیعەسری تاران کە خاوەن مێژوویەکی سەر و 80 ساڵن بە بەشێک لە شوناس و ناسنامەی تاران ئەناسرێن و سەرەڕای ئەوەی بە درێژایی ئەم ساڵانە ژمارەیان دابەزیوە، بەڵام لە ئێستادا هەوڵی زیاتر پاراستنیان ئەدرێت. هاوڵاتیانیش پێیان وایە ئەم هەنگاوەی شارەوانی تاران هەنگاوێکی گرنگە بۆ پاراستنی مێژوو و جوانی ئەم شەقامە. از همون درخت خوش شده دروستکردنی پەیکەر یان ئاسەوارێکی هونەری لە هەمانداری وشکبوو زۆر جوانە و هونەرمەندان بە شێوەیەکی پرۆفیشناڵ و جوان ئەو کارە ئەنجام دەدەن. دارەکەش وەک بەرهەمێکی هونەری لە شوێنی خۆی دەمێنێتەوە و نافەوتێت و زۆریش جوانە. پرۆژەی نەمامستانی شارەوانی تاران نمونەیەکی جوان و سەرنجڕاکێشی پێشکەش کردووە کە کاری هونەریانەی هاوچەرخی لەگەڵ پاراستنی شوناسی شار تێکەڵ کردووە. تێکەڵاویەک کە ئەتوانێت ببێتە نمونەیەکی باش بۆ شارەکانی دیکە و وێنەیەکی جوانی ناسانەی سەرنجڕاکێشیش بخاتە بەردید. سامان سلێمانی، کورتسات نیوز، تاران.